سەرۆکی هەرێم بۆ یەکخستنی هێزەکانی پێشمەرگە هۆشداریە یاخود تاکتیک هەوڵەکان بۆ دوورخستنەوەی دەستی حزب لەناو پێشمەرگە بەبا دەچن یاخود مەترسیەکان بەرپرسانی هەرێمی بۆ ئەو پرسە یەکخستووە. دوای ماوەیەکی زۆر لە ئاڵۆزبوونی پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و شەڕێکی ڕاگەیاندنی بەردەوامی پارتی و یەکێتی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی سلێمانی کرد و لە مەراسیمێکی سەربازیدا پەیامێکی سیاسی گەیاندە لایەنەکان. دوای بەڕێکردنی ماوەیەکی سەخت و پڕ لە ململانەی سیاسی و ڕاگەیاندن دوجار لایەنە سیاسیەکان کۆک بوون لەسەر ئاساییکردنەوەی بارودۆخەکە و سەرەتاش بە سەردانێکی نێچیروان بارزانی بۆ سلێمانی و کۆبوونەوەی لەگەڵ کەسی یەکەمی بەشێک لە لایەنەکان دەستی پێکرد. لە وێستگەی یەکەمی سەردانەکەیدا کە بەشداریکردن و لە ڕێوڕسمی دەرچوونی خولی 16 ئەفسەران لە کۆلێژی سەربازی قەلاچوالان سەرۆکی هەرێم جارێکی تر جەختی لە پێویستی یەکخستنەوەی هێزی پێشمەرگە کردەوە و ئاماژەی بۆ ئەوە کرد پێویستە پارتی و یەکێتی بە یەکجاری دەست لە کاری حیزبی خۆیان لەناو پێشمەرگەدا هەڵبگرن و لە هیچ هەنگاوێکیشیاندا پەشیمان نەبنەوە. بۆ ئەوەی چاکسازی و یەکخستنی پێشمەرگە جێبەجێ بکرێت دەبێ پارتی و یەکێتی بە باوەڕ و بێ پەشیمان بوونەوە بڕیار بدەن کە دەستی حزب لەسەر پێشمەرگە هەڵبگرن. دەبێ کۆتایی بە دەستێوەردانی حزبی لەناو کاروباری پێشمەرگەدا بهێنن. بەو شێوەیە چاکسازی و یەکخستنی ڕاستەقینەی پێشمەرگە دەست پێ دەکات و سەر دەکەوێت. ئەمە بێجگە لە جەختکردنەوەی زیاتری وەزیری پێشمەرگە لەو بابەتە و ئاماژەدانی با گرنگی یەکخستنی سەرجەم هێزەکان لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگەدا. جەختکردنەوەی سەرۆکی هەرێم و وەزیری پێشمەرگە لە یەکخستنی زیاتری هێزەکانی پێشمەرگە و دوورخستنەوەی دەستی حەزب لە کاتێکدایە کە پێشتریش نێچیروان بارزانی لە ڕێوڕسمێکی سەربازی تردا لە زاخۆ بە هەمان شێوە باسی لە گرنگی ئەو پرسە و دروستکردنی هێزێکی نیشتیمانیدا کردبوو. بەڕوونیش ئاماژەی با گرنگی کۆتایی هێنان بە کاریگەری حزب و دروستکردنی هێزێکی نیشتیمانیدا بۆ هەرێمی کوردستان کرد. هەرێمی کوردستان پێویستی بە هێزێکی چەکداری نیشتیمانی خاوەن دسپلین و پرەنسیبی پێشکەوتووە. هێزی یەکگرتو خاوەن بیر و باوەری نیشتیمانی لەسەروی هەموو مەبەستێکی سیاسی حزبی نەتەوەیی ئائینی و مەزهەبیەوە بێت. ئەمە بێجگە لە هەوڵی بەردەوامی هێزەکانی هاوپەیمانان و خەرجکردنی پارەیەکی زۆر بۆ پێشمەرگە لە پێناو یەکخستن و کۆکردنەوەی پێشمەرگە لە ژێر یەک چەتری هاوبەشدا. ماوەی زیاتر لە 10 ساڵە هەوڵی یەکخستنەوەی سەرجەم هێزەکانی پێشمەرگە دەدرێت، بەڵام بەهۆی دەستێوەردانی بەشێک لە بەرپرسانی پارتی و یەکێتی تاوەکو ئێستا نەتوانراوە پێشمەرگە بکرێتە هێزێکی نیشتیمانی و یەکگرتو کە بتوانرێت لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگەدا کۆ بکرێتەوە. دیاریش نییە ئەم پەیامەی سەرۆکی هەرێم و ئەو جەختکردنەوە لەم کاتەدا و لەم سەردانەیدا کە لەگەڵ زۆربەی لایەنە سیاسیەکاندا کۆبووەوە تاکتیکیە و مەبەستێتی کاریگەری ناڕەزایەتی خەڵک و لایەنەکان کەم بکاتەوە یاخود دەیەوێت جددیتر لە جاران دەستێوەردانە ڕاستەوخۆکانی پارتی وێکێتی لە ناو پێشمەرگەدا کەم بکاتەوە. بەشێک لە چاودێرانی سیاسیش پێیان وایە مەترسیەکانی ئەم قۆناغەی کە باز دەکرێن لەسەر هەرێمی کوردستان زۆر زیادی کردووە و بەرپرسانی هەرێمی خستووەتە بەردەم گۆڕانکاری جددی و لە سەرەتاشەوە دەست بۆ گرنگترین و هەستیارترین جومگە دەبن کە هێزی پێشمەرگەیە، بەڵام بەهۆی ململانێ حیزبی و شەخسیەکانەوە پەرتەوازەیە و هەر هێزە و سەر بە حیزبێکی دیاریکرا و یاخود بەرپرسێکە. دیاریش نییە ئاخۆ سەرۆکی هەرێم و بەرپرسانی حیزبی و حکومی دەتوانن ئەو هەنگاوە گرنگە بنێن یاخود جارێکی تر حیزب و کەسایەتە حیزبی و سەربازیەکان ڕێگە نادەن بەو گۆڕانکاریانە و بەرژەوەندیان لە پەرتەوازەیی و ڕێگنەخستنەوەی هێزەکانی پێشمەرگەدایە. سەرۆکی هەرێم کە خۆی فەرماندەی هێزە چەکدارەکانی هەرێم و کەسی دووەمی گەورەترین حیزبی کوردستانە کە زۆرترین دەستێوەردان لەلایەن حیزبەکەی و بەرپرسانی حیزبەکەیەوە لە نێو هێزەکانی پێشمەرگە کراوە، ئاخۆ دەتوانێت و ئیرادەی ئەوەی هەیە کە چیدی ڕێگە لەو دەسوەردانە بگرێت یاخود وەک جاران تەنیا بانگەشەیەکە و چەند ڕۆژێک دەوترێتەوە و دواتر هیچ هەنگاوێکی بۆ هەڵناگیرێت. سەرۆکی هەرێم ئەگەر مەبەستێتی دەستی حیزب و بەرپرسان لە هێزەکانی پێشمەرگە دوور بخاتەوە دەتوانێت ئەو کارە بکات یاخود لەلایەن بەرپرسانی حیزبەکەی خۆی و حیزبە هاوبەشەکانیەوە ڕێگری بۆ دروست دەکرێت و ئاستەنگ لە بەردەم هەنگاوەکانیدا دروست دەبێت و وەک جارەکانی پێش و ئەو هەنگاوانە تەنیا بانگەشەیەکی جێبەجێ نەکراون و هیچی تر.